سڵاوتان لێ بێوم کاتتان باش بەرنامەی ڕۆماڵی هەفتەتان پێشکەش دەکەم. فرەدەنگی و فرەڕەنگی هەمیشە خاڵێکی بەخۆت بووە لە پێگەی هەرێمی کوردستان بەرامبەر بە دنیای دەرەوە. بۆیە هەر لە بەرامبەر ئەمەشدا بۆ خۆی ڕێزگرتنی تاک و ڕێزگرتن لە بنەما دیموکراسیەکان لە چوارچێوەی یاسابەرکارەکان جا هەرێمی بیانەوە دەوڵەتی هەمیشە وەکو خاڵێکی ئیجابی لە سیستەمی حکومڕانی هەرگەلوونەتەوەیەکدا سەیکراوە. بەراورد بە ڕابردوو ئاستی پێشارکارەکان لە مافی مرۆڤ چۆنە؟ ئایا دەتوانین بڵێن بەراورد بە ڕابردوون پێشەرکارانە کەمی کردووە زیادی کردووە و ئەو پێشەرکارانی کە زیاتر دەکرێت لە چه ئاستێکدان و بەرامبەر بەکێ دەکرێت؟ ئەو بەرنامەی کە پلانی نوێ لە دەستەی مافەکانی مرۆڤ بۆ چاکردنی ژیانی گشتی و بەتایبەتی ئەوەی کە پەیوەندی بە ڕێزگرتن لە بنەماکانی مرۆڤەیە چییە؟ ئایا ئەم پلانە بە شێوەیەک دانراوە کە بتوانرێت ڕۆژ بە ڕۆژ ڕۆژی مافەکانی مرۆڤ برێتە ئاسێکی باشتر و دەبێت کێ تەکمیلی ئەم پلانە بکە حتممە لەگەڵ هەموو ئەمانە کۆمەڵک بابەتی دیکەی تایبەت بە دۆخی زیندانیەکان و چاکسازیەکان کە هەمیشە لە راپۆرتە نێودەوڵەتەکان خاڵێکی گرنگە حساب بۆ کراوە کە بەراورد بە ڕابردوو ئایا ڕەوشەکە باشترە خراپترە هەمووان دەکەم بە تەورێک وەڵامی زیاتر لە میوانەکەم بەڕێز تافگە عومەر بەڕێوەبەری گشتی لە دەستەی مافی مرۆڤی هەرێم وەردەگرم. سواس بۆ ئەم دەرفەتە تافگە خانم خێربێت. ئەگەر سەرەتا بۆ شێوە عامە دەستکەم بە گفتوگۆکەم لەگەڵ بەڕێزدا لەو راپۆرتە نێودەوڵەتیانی کە دەکرێت و خۆشتان حتمما بە دۆداچوونتان هەیە سەبارەت بە ڕۆژی مافی مرۆڤ بە شێوەیەکی گشتی ڕۆژی مافی مرۆڤ بەراورد بە ڕابردوو چ جیاوازیەکەیە لە ئاستێکی باشدایە خراپە چۆنە؟ بەڵێ خۆی زۆر سپاس بۆ ڕەخساندرێم دەرفەتە. ئەگەر ئێمە خوێندنەوەیکی خراپ بکەین بۆ ڕۆژی مافەکانی مرۆڤ لە هەرێمی کوردستان دیارە کۆمەڵێک چەمەکەی کۆمەڵێک پێوەەر هەیە بێمە لە بەرچاوی بگرینێک لەوانە لەسەر ئاسی یاسادانان چونکە ئێمە سێ دەسەڵاتمان هەیە لە هەرێمی کوردستان. دەسەڵاتی یاسادانان کە وەکو دەسەڵاتی هەم یاسادانان و هەم چاودێریکردنی کارەکانی حکوومەت و هەروە دەسەڵاتی جێبەجێکردن دەسەڵاتی دادوەری. ئێمە ببینین ئەو کارانی کە لەلایەن سێ دەسەڵاتۆ ئەنجام درا لە ئاستی پێویست بۆ ئەوەی کە ئێمە بتوانین کۆی ئەو پێشەلکارانی لەسەر مافەکانی مرۆڤ هەیە بتوانن کە بەرەنگاری ببنەوە و بتوانە هەنگاوی ئیجابیانی ببنن بۆ باشترکردنی ڕۆژی مافەکانی مرۆڤ لە هەرێم. کەواتە بە شێوەیەکی گشتی ئەبینین کە کۆمەڵێک یاسا لایەن پەرلەمانی کوردستانەوە هەموار کراتەوە کۆمەڵە یاساش داش چووە کە ئەمە ئەتوانین بڵێن کۆڵەکەی سەرەکی باشترکردنی ڕۆژەکانی مافی مرۆڤ لە هەر وڵاتێکدا بەتەنها لە هەرێمی ئێمە و تایبەتیش بە دەسەڵاتی جێبەجێکردن کە ئەنجومەنی وەزیران و حکوومەت کە کۆمەڵێک هەنگاوی پراکتیکینەوە بۆ ئەوەی کە بتوانێت ڕۆژی مافەکانی مرۆڤ لە هەرێمی کوردستان باشتر بکە. بۆ نمونە گرنگترینیان ئەوەیە کە ئێمە پلانی هەرێمیمان هەیە بۆ باشترکردنی ڕۆژی مافەکانی مرۆڤ کە سەرچاوەکەی لەسەر ئەو ڕاستپاردە نێودەوڵەتیانەوە هەیە کە لە پرۆسەی UPR ئاڕاستەی دەوڵەتی عێراقراوە بە شێوەیەکی گشتی و هەرێمی کوردستان بە شێوەیەکی تایبەتی. هەڵبەتە دوای بەشداریکردنی شاندی هەرێمی کوردستان لەو پرۆسە نێودەوڵەتیە کۆمەڵێک ڕاستپاردەی نێودەوڵەتی ئاڕاستی هەرێمی کوردستان کراوە بەو شێوازەیە کە بتوانێت ئەستی مافەکانی مرۆڤ خان بورە ڕاتەگرم خاڵی ئیجابی تێدایە سەبارەت بە ڕۆژی مافەکانی مرۆڤ چونکە حتمما هەموو کات بابەتی راپۆرتە نێودەوڵەتیەکان حساب بۆ کراو بووە لەلایەن حکوومەت هەرێمەوە کە ئایا لیڤڵ و ئاستی ڕێزگرتن لە بنەماکانی مرۆڤ بەرامبەر بە دنیای دەرەوە چۆنە؟ خۆی بەڕاستی وەکووتم کۆمەڵێک هەنگاوی باش هەیە کۆمەڵێک کردداری باش هەیە لە ناو هەرێمی کوردستان کە ئەمە جێی دڵخۆشکەری و لەلایەن کۆمەڵگەی نێودەوڵەتی شۆتەنهان تەنانەت لەلایەن ئەو راپۆرتانەش کە عێراق ئاڕاستی کۆمەڵگەی نێودەوڵەتیەکە هەنگاوەکان زۆر باش و هەنگاوەکان ئیجابین بەڵام بەنەتیجە ئەو ڕاستپاردانە سەرجەمیان داواکاریە لە حکوومەتی هەرێم بۆ ئەوەی کە بتوانێت ئەم ڕۆژێکی ئێستا هەیە بەرەو باشتری ببرێ. ئێمە لەکوێ داین و ئێمە ئەمانەی لە داهاتوودا چی بکەین چۆن ڕۆژەکانی مافی مرۆڤ باشتر بکەین. بۆیە ئەم پلانە هەرێمیە لەو ڕاستپاردانەوە سەرچاوی گرتووە کە کۆمەڵگەی نێودەوڵەتی داوای لە حکوومەتی هەرێمی کوردستان کرد بۆ ئەوی ڕۆژەکە باشتر بکە. کەواتە دانپێدانان یاخود ئیقرارکردنی پلانی هەرێمی بۆ مافەکانی مرۆڤ باشترین کارە کە حکوومەتی هەرێمی کوردستان تا ئێستا ئەنجامی دابێت کە ئەمە بۆ یەکەم جارە هەرێمی کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستان پلانێکی لەشەوەیە ئیقرار ئەکەن کە ئەمە ئەتوانم بڵێم بەرنامەی کار و ئەجندای کاری حکوومەتە لەسەر ئاستی دەسەڵاتە جیاوازەکان لەسەر ئاستی وەزارەتە جیاوازەکان و سێکتەرە جیاوازەکان بۆ ئەوەی کە بتوانن ڕۆژەکە باشتر بکەن و جگە لەوەش لەسەر ئاستی دەسەڵاتی دادوەری ئێمە ئەزانین کە بەپێی ئەو بنەما دەستوری کە هەیە جیاوازکردنەوەی دەسەڵاتەکان لە یەکتری دەسەڵاتی یاسادانان و جێبەجێکردن دادوەری ئەمە یەکێکە لە هەنگاوە باشەکان کە لە ساڵی 2007ەوە بەپێی یاسایەک دەسەڵاتی دادوەری جیاکراوەتەوە ئێستاش کار بۆ ئەکرێت کە بەڕاستی ئەو پێشەلکارانێک کە کاتی خۆی لە قۆناغی لێکۆڵینەوە هەبووە بەتایبەتیش بۆ ڕاگیراوان کە ئەمە کەم بکرێتەوە و هەنگاوەکانی دەسەڵاتی دادوەری بۆ ئەوەی کە
ئەو دادوەرانی کە دێن لە ناو چوارچێوەی دەسەڵاتی دادوەری کار ئەەکەن دەوڵەمەند بکرێن بە بنەماکانی مافی مرۆڤ پرەنسیپەکانی مافی مرۆڤیان پێ ئاشنا بکرێ بەتایبەتیش لەو مادانێک کە لە پەیمانگای دادوەری باشانەی کە دەکرێت جێبەجێ بکرێن بە حکوومەت خۆی دەکرێت یاخود بابەتی مافی مرۆڤ و بنەماکانی هەمیشە بابەتێکی فرەڕەهەندە ئەوەندەی کە پەیوەندی بە حکوومەت و ڕەنگە ئەوەندەش پەیوەندی بە تاکێک هەبێت کە لە ماڵگەی خۆیدا ژیان بەسەر دەبات. بەڵێ خۆی پرسی مافی مرۆڤ لە هەر وڵاتێک لە هەر جێگەیەک لە هەر کات و هەر شوێنێکە بەڕاستی پرۆسەیەکی گشتگیرە و هیچ کاتێکیش بەتایەک لە ناتوانین با بڵێن دەستگایەکمان هەیە بۆ ئەوەی کە ئێمە چاودێری مافەکانی مرۆڤ بکە بە تەنیا ئیش بکات و ئەگەر هاوکاری حکومی و ناحکومی لەگەڵان دەبێت ئەڵی ناحکومی هەڵبەتە ئەو ڕێکخراوە لۆکەڵانی کە لە ناو هەرێمی کوردستان کارەکەن چ ئەوانەی کە نیشتیمانی چ ئەوانەی کە نێودەوڵەتینەوە لە ناو هەرێمی کوردستان ڕخسەتیان پێدراوە کار بکەن و لەبەرەوە مافی مرۆڤ ئەتوانین بڵێن لە بەرزترین دەسەڵاتەوە هەتاوەکو ئاستی تاک ئەبێ بەڕاستی وا پەروەردە بکرێن کە ئێمە بەو شێوەیە کار بکەین کە کار بۆ باشترکردنی ڕۆژی مافی مرۆڤ بکەین کاتێک کە باسی تاک ئەەکەین هەڵبەتە تاک هەم لە ناو خێزان هەم لە ناو قوتابخانەوە لە ناو کۆمەلگا لە ناو شوێنی کار ئەبێ ئێمە وا پەروەردەی بکەین کە ڕێز لە بنەماکانی یەکسانی و ناجیاکاری و ڕێزگرتن لە یەکتری و لێبوردەیی پرسیارەکەم لەوە هاتاک بەخەڵیانی بۆ نمونە هەندێک جار ڕەنگەم هاوڵاتیەک ینی لە دەرەوە بەرامبەری پێشەکاری کرابی ئاسان هەنێزانی بێگەمە پێشەکاریە ینی خۆی ڕەنگی کارەساتەکە لە مو دەست ئەو ئەتاک و ئاشنای نەکەی بمەی کە جۆری پێشەکارەکان چین و پێشەکاریت بەچی دەوتێ پێشەکاری بەڵێ ئەجا ئەو بازنەی کە من باسم کرد وەکوتم دەسەڵات و تا ئەگاتە تاک ئەم هەڵبەتە ئەم بازنەیە کۆمەڵێک دەستگای کەش لە خۆی ئەگرێ بۆ نمونە ئێمە ڕاگەیاندنمان هەیە ڕاگەیاندن ئەرکیەوەی کە مەسەڵەن هاوڵاتیان هۆشیار بکاتە بەوەی کە بزانێ ئەرکەکانی چین و مافەکانی چین وەژگە لەوەش بەڕاستی ئێمە پەروەردەمان هەیە مامۆستایانی ئاینیمان هەیە کەواتە حەڵقەی مافی مرۆڤ حەڵقەیەکی تەواو متەکاملە کە هەموو کۆمەڵگە لە خۆی ئەگرێ بۆیە کاتێک کە پێشەکاری لەلایەن کەسێکەوە یان لەلایەن دەستگایەکەوە ڕوو ئەدات بەڕاستی ئەمە ئەتوانن بڵێن کە کاری هەمەلایانی پێویستە کاری فرەی پێویستە بۆ ئەوی کە بتوانین بەرەنگاری ببینەوە چونکە زۆر جار پێشەکارەکە لە شتێکی بچووکە و گەورەتر ئەبێت و ئەگات ئەوەی کە بەسەر پێشەکارێکی بەشاو کۆمەڵێک کەسیا زەرمەند بابەتی ڕێزگرتن لە مافی مرۆڤ بۆ بە قەزێ لەم کۆمەڵگەدا ئەتوانین بەڵێن بڵێ یانێشتا ماوێتی بڵێ لە بەتایبەتیش ئەم لەم دواییەدا بەڕاستی هەندێک پێشەرکاری ڕوویدا ئەتوانین بڵێن کە ئەمە بۆتە بەرنامەی کاری دەسەڵاتە جیاوازەکان لەسەر ئەلا هەرێمی کوردستان بۆ نمونە ئێمە ئێستا دیادەی زۆربوونی چەک ئەمومان دەرکمان بەوە کرد کە زۆربوونی تاوانەکانی کوشتن بە زۆربوونی کوشتنی ژنان و ئەو کێشە کۆمەڵایەتیانی کە بەرۆکی زۆربەی زۆری کۆمەڵگەی کوردستانی گرتو ئەمە وای لاتوە کە بێتە کێشەیەک و بێتە کێشەی ڕایگشتی بێتە قەزەی ڕایگشتی لەبەرەوە ئەبینین بە تەواوی دەسەڵاتەکانەوە هەر لە پەرلەمان بگرە بە هەموارکردنەوەی ئەو یاسایی کە پێشتر کاری پێ ئەکراو و بە گۆڕانکاریکردن لە یاساکە و بە گونجاندنی لەگەڵ پێوەرە نێودەوڵەتیەکان وای کرد کە یاساکە هەموار بکرێتەوە. هەرچی حکوومەتە هات بە ئەنجامدانی هەڵمەتێکی نیشتیمانی بۆ ڕاماڵینی چەک ئەو چەکانی بەتایبەتیش ئەوانەی کە بێمۆڵەتن یاخود ئەو چاکانەی کە دوای داوامی فەرمی بەکارێنکەواتە ئەمە حەڵقەیەکی متەکاملە و بینێ لەسەر دەسەڵاتی دادوەری و ڕاگەیاندن ئەمانە بەیەکەوە توانیان کە ئەم پرۆسەیە تەواو بکەن و ئێستاش پرۆسەکە بەردەوامەکەواتە کارکردن لەسەر دۆسی مافەکانی مرۆڤ و پرسەکانی مافی مرۆڤ بابەتێکی گشتگیرە و کاری هەمەلایانی پێویستە بێگومان. دەستەی مافی مرۆڤ لایانی معنی یەکەمە بۆ ئەوەی کە بابەتی مافی مرۆڤ ببات ینی بەرەو پێشەوە بەرێت لە کابینی نوێمی حکوومەت دەستەکە جۆرێک لە هەموارکردنەوەی لە ڕووی پایکردبەندی کارگەری بۆ کرایەوە لە شێواز و ئەدای خۆتان ڕازین فیدباکی کۆمەڵگا هاوڵاتی بۆ ئێوە چۆنە یعنی بۆ نمونە توانیتوانێت لەسەر کەیسەکان خاوەندێرێتی بکەن ئەگەر پێویستی کرد بێت و دەستەی مافی مرۆڤ خۆی بەوە دەزانێت ئەگەر کەسێک لە شوێنێکدا لە جێگەیەکدا زڵمی لێ بکرێ بۆ خۆی ئەگەر خۆشی قسەنەکە ینی ئەم بێ بە داواکاری گشتی لەسەر ئەم بابەتە بەڵێ خۆی بێگومان ینی تەواوکردنی ئەو پیکەرە کارگەری کە لە ناو دەستەکە هەبوو ئەو کەم و کورتێکە لە ناو دەستەکە هەبوو توانراکە لەگەڵ دەست بەکاربوونی کابینی نوێن بەڕاستی ئەم بۆشایانە پڕ بکرێتەوە لە ڕووی کارگەرەوە کە ئەمە هەنگاوێکی باش بۆ هەتاوەکو بتوانین بە پێی تایبەتمەندی کەسەکان ئەرکەکان لە ئەستۆ بگرن دۆستێکان لە ئەستۆ بگرن ئەمە هەنگاوێکی زۆر باش و ئیجابی بوو و سەبارەت بە کارکردنی دەستی مافی مرۆڤ وەکو دەستگایەکی هەرێمی و خۆ بڵێ دەستگایەکی نیشتیمانی بۆ چاودێریکردنی ڕۆژی مافەکانی مرۆڤ هەڵبەتە بەپێی یاسا ئەو
دەسەڵاتی کە پێی درراوە کە یاسای ژمارە 4 ساڵی 2010 ئەم یاسایە دەسەڵاتی تەواوی داوە بە ئەم دەستێ بۆ ئەوی کە خۆی خاوەنددارەتی ئەو کەیسانە بکات چ لەسەر ئاسی تاک وە چ لەسەر ئاسی گشتی بۆ نمونە کە ئێمە باسی تاک ئەکەین کاتێک کەسێک پێشەرکاری بەرامبەر مافەکانی ئەکرێ دێت سکاڵا تۆمار ئەکا لە دەستی مافی مرۆڤ و تەواوی نووسنگەکانی کە لە شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان هەیە بە شێوەیەکی ڕاستەوخۆ ئەتوانێت سەردانی دیوانی دەستە و هەروە نووسنگەکانی بکە یاخود بە شێوازی ناڕاستەوخۆ ئەتوانین لە ڕێی ئەو سندوقی سکاڵانی کە ئێمە لە شوێنە پێویستەکان دامانەوە ئەتوانێت سکاڵای خۆی ئاراستی دەستی سەر بەخۆی مافی مرۆڤکە کاتێک کە ئەم سکاڵای دێتە دیوانی دەستا یاخود نووسنگەکانی ئیتر ئەو کاتێ ئێمە ئەبین بە خاوەنی کەیسەکە و ببینە خاوەنی سکاڵاکە ئێمە ئەبینە داکۆکی کەری بەدەستێنانەوەی مافی ئەو کەسە لە هەر بوارێک و ئەگەر ئابووری بێ ئەگەر یاسایی بێ لە هیچ جێگەیەکدا لە پنتێکدا بە فشاری سیاسی بە دەرەکی بە ئەملاولا دەستەکەی ئێوە وازی لە کەسێک گێنابێت هیچ لە ماوەی کارکردنی قوتی یاسایی ئەوەندەی هەیە بۆ بتوانێت تاکو آخر مەجرای قانون لەگەڵ کەیسەدا بەردەوام بێت بێگومان یعنی من خۆم ئەتوانم بەڵام تەمەنێکی زۆرە لەو دەستگای کار ئەەکەم لە هاوکارەکانم تەمەنی کارکردنم لەو دەستگای زیاترە هەتا ئێستا هیچ حاڵەتێکی واڕووی نەداوە کە ئێمە سکاڵاک بێتە لامان یاخۆ پرسێک بێتە لامان بە بڵێن مداخلەیەک بڵێن ئەو کەیسەدا بخرێ یاخود بەلا ڕێدا ببرێ یاخود کاری لەسەر مەکەن ئەمە هیچ حاڵەتێکی وانە بە ڕاشکاوی ئێڵێم کە ئەو فشارەکە چۆن بۆ ینی ئەوەی کە ئەو بابەتانی کە ڕای گشتی ئەو ڕۆژێنێ دەستەش بە هەمان شێوە خۆی بە خاوەنی ئەو کەیسانە ئەزانێ و لەگەڵ سەرۆکایەتی داواکاری گشتی بەتایبەتیش ئەو پێشەرکارانی کە ئەنسوری جەزایی تێدایە کە دەستە دەسەڵاتی ئەوەی نیە لێکۆڵینەوە بکەچکە لێکۆڵینەوە لە ناو چوارچێوەی دەسەڵاتی دادوەری هەرێمە ئەبێت لە ڕێگەی داواکاری گشتی تحریکی داوای جەزای بکرێ بۆ دادگای تایبەتمەند کە ئەمە دەسەڵاتی دەستنیە بەڵکو بەپی یاسایی کە باسم کە ئێمە ئەو پاڵپشتە یاساییەمان هەیە داواکاری گشتی بۆی هەیە کە تحریکی داوای جەزایی بکات و بتوانین مافی یاسایی ئەو هاوڵاتیانە بسەرینەوە کەواتە ئەو خاوەنددارەتی کە باسمان کرد لەسەر کەیسی تاکەکان هەیە و لەسەر ئەو کەیسانەش هەیە کە ڕای گشتی و ڕای شەقام ئەجوڵێنن بۆیە دەستە لە ڕوانگەی کارکردنی و لەو منتەڵەقەی کە کار ئەکا بۆ بەدەستێنانی مافی هاوڵاتیان تاوەکو ئێستا هیچ فشارێک نەبوو بۆ ئەوەی کە کار بۆ کەیسێکی دیاریکراو یاخود کار بۆ چەند کەیسێک و نەکریان بۆ مەلەفێک کە پێیوا پێدا بخرێ خانەماوەی ساڵی ڕابردوو ئەنجامی ئیشکردنی و لەسەر کۆی کەیسەکان ئەوەندە کەیس لە بەرژەوەندی هەموو هاوڵاتیانی کە بە جۆرەکان مافیان پێشکرا بێ ئاخۆ لار ئاسپ و شێوازێکدا بوو بێت ینی بە قازانج و سوودی هەڵاتێکشکای بێتەوە بەڵێ خۆی ئێمە راپۆرتی ساڵانەمان هەیە و راپۆرتی شەشمان گەشتمان هەیە و راپۆرتیشمان هەیە لە حاڵەتی تایبەت بۆ نمونە کاتێک کە خۆپیشاندانێک ئەکرێ کاتێک کە هەڵبژاردن ئەکرێ کاتێک کە ئەبینین بابەتێک ڕای گشتی وروژانوە ئێمە ئەو بابەتانە چاودێری ئەەکەین و پێشەرکاریەکان تۆمار ئەەکەین و لای خۆمان ئەەکەین بەڕای راپۆرتێکی تایبەت کۆی ئەو ئامارانەی کە باست کرد هەر لە کوشتن بۆ نمونە لە ڕووداوەکانی کوشتن لە ڕووداوەکانی هاتوچۆ لەسەر ئەو پێشەرکارانی کە دەرحق بە ڕۆژنامەنووسان و میدیاکاران کراوە ئەو پێشەرکارانی کە لە ناو لەسەر ڕاگیراوە ئەکرێت لە قۆناغی لێکۆڵینەوەدا کۆی ئەو ئامارانە راپۆرتی خۆمان ئاماژەی پێ ئەەکەین و ئەتوانین بڵێن بیکەم بە بنەمایەک بۆ کارکردن بە ساڵی داهاتوومان بزانین زۆرترین پێشەرکاری لەسەر کام سێکتەر بووە ئەمە دەستە ئیکا بە بەرنامەی کاری ساڵی داهاتووی بۆ ئەوەی زیاتر ئێمە هەوڵەکانمان شەڕ بکەین و لەسەر سێکتەرێکی دیاریکراو ئیش بکەین بەڵام ئەوەی کە بۆ ئەم ساڵ هەیە دروست بوو ئێوە تەنها بەراوردکاری دەکەن لە ساڵێک و بۆ ساڵێکی دیکە کە ئاخۆم ئەمارە زیادی کردوەکەمی کرد یاخود بەهێندەی ئەمەش چارەسەرتان لایە بۆ چارەسەرکردنی کەیسەکان ئێمە بەتەکید هەر راپۆرتێک کە ئەنووسین ڕاستباردەی تەواومان لایە بۆ تەواو وەزارەتەکان و دەسەڵاتی جێبەجێکردن لە هەرێما یاخود بۆ دەسەڵاتی دادوەری و هەروە دەسەڵاتی یاسادانان ئەوانەی کە پێویستەکە بۆ نمونە کاتێک کە یاسایەک ئێمە ئەزانین لە هەرێمی کوردستان کاری پێ ئەکرێ بۆ نمونە ئێمە ئێستا یاسای کار ئەگەر تەماشای بکەین ئەگەڕێتەوە بۆ ساڵی هەشتاکان یاخود بۆ ساڵی هەفتاکان قانونی تعلیمی ئیلزامی بڵێن خوێندنی بە زۆر ساڵی هەفتا و یاسای داواکاری گشتی ساڵی 69 کەواتە تۆ ئەگەر سەیری ئەم یاسایانە بکەی بەڕاستی ئەتوانم بڵێن کۆمەڵێک پێوەری نێودەوڵەتی تێدانە کۆمەڵێک ستانداردی نێودەوڵەتی تێدانە کەواتە ئەمە ئیشی دەستەی سەربەخۆی مافی مرۆڤە بەپێی ئەو سەنەدە قانونی کە هەیەی کە لەلایەن پەرلەمانی کوردستانە ئەو دەسەڵاتی پێدراوە ئەبێ ڕاستپاردەی گونجاو ئاڕاستی پەرلەمانی کوردستان بکات بۆ ئەوەی کە پێویست دەکات لە ئێستادام یاسایانە هەموار بکرێتەوە و پێوەرە نێودەوڵەتەکانی تێدا جێ بکرێتەوە بە هەمان شێوە
بۆ نمونە ئێمە ئەگەر لە ناو چوارچێوەی دەسەڵاتی جێبەجێکردن وەزارەتی تەندروستی بە نمونە وەربگرین بینین کە لە زۆربەی شارەکان مەسەڵەن نەخۆشخانەی پێویست نییە بۆ نمونە لە پارێزگای هەولێر تا ئێستا نەخۆشخانەیەکی تایبەتمان نییە بە نەخۆشانی شێرپەنجە لە پارێزگای هەولێر و سلێمانی ڕەنگە ئێستا بە لەگەڵ زۆربوونی ژمارەی دانیشتوان و زۆربوونی حاڵەتەکانی نەخۆشی شێرپەنجە وا پێویست بکە کە ئێمە لە جیاتی نەخۆشخانەیەک دوو نەخۆشخانەمان هەبێ کەواتە ئەو تیمانێک کە ئێمە کە دەرئەچن و چاودێری ڕەوشی تەندروستی و سێکتەری تەندروستی هاوڵاتیان ئەکەن کۆمەڵێک ڕاستپاردە لە راپۆرتەکانی خۆمان ئاماژە پێ ئەەکەین و دەرەنجام ئەم ڕاستپاردانە پێشکەشی وەزارەتی تەندروستیەکەن تا کاری لەسەر بکەن. هەوڵانە نەتیجە هەیە بۆ نمونە لە ئەنجامی بەدەوڵەتچوونەکانی ئێوە لە ئەنجامی ئەم پێشنیارانە لە ئەنجامی مەزافەیەکی واتانە بۆ چاکردنی جۆر و شێواز یاساکان هیچ یاسای گۆڕانکاری تێدا کراوە لەسەر پێشنیاری ئێوە بێگومان هیچێک لەو یاسانەی کە هەموار کراوەتە بەڕاستی ئەتوانم بڵێم دەستێ سەر بەخۆی مافی مرۆڤ ڕۆڵێکی زۆر بەشاوی هەبووە لە هەموارکردنەوەی یاسای چەک بوو کە ئەمە خۆشحاڵانە وەزارەتی ناوخۆی حکوومەتی هەرێمی کوردستان تەبەنی ئەم بابەتەی کردووە ئێمە تێبینی خۆمان هەبوو لەسەر یاساکەی پێشوو کە کاری پێ ئەکرا و لەسەر ئەم یاسا تازەیش ئەتوانین بڵێن کە پێشنیاری گونجاوماندانەوە بە داوا بە لیژنەی تایبەتمەند هەتاوەکو کاری لەسەر بنکەواتە کارەکانی دەستە و ڕاستپاردەکانی دەستە ڕەنگە هەندێکیان دوورمەودا بن و هەندێکشان بتوانن کە ئێستا کاری لەسەر بکەن ئەوانەی کە دوورمەودان حەت ئەلبەت کە ناڵین ینی نیەت نییە خود ئێرادە نییە بۆ جێبەجێکردنی بەڵام هەندێکیان بینین کە پێویستی بەکاتە ڕەنگە لە ڕۆژێک و لە دوان ئەو ئیشانە ئەنجام نەدرێ بۆ نمونە زۆر جار یاسایە کە پێویستی بە هەموارکردنەوەی یان فەراغێکی یاسایی بۆ نمونە یاسای خراپ بەکارهێنانی ئامێرە ئەلەکترۆنیەکان ئەبینین کە ئێستا بەڕاستی ئەو یاسایە کە موکوتی زۆر تێدایە بۆیە بە کۆمەڵێک هەنگاو بە کۆمەڵێک پرەنسیب ئێمە داوا ئەکەین کە ئەم یاسای هەموار بکرێتەوە بەڵام کاتێک کە داواکەن یاساکە هەموار بکرێتەوە ئەمە ئیشی ڕۆژێک و دوان نیە کە تۆ پرۆژە یاسایەک بدەی بە پەرلەمانی کوردستان یاخود بیدەی بە حکوومەتی هەرێم و لێوە ڕەوانەی پەرلەمان بکرێ هەتا هەموار بکرێتەوە بەڵکو ئەبێ ڕای لایەنی تایبەتمەند وەربگری و بزانین سەرنج و تێبینیەکانیان لەسەر یاساکە ئەو ئاستەنگانی کە دێتە پێش لە ناو یاساکەیە چۆن بتوانین بە سوود لە ئەزمموی وڵاتانی کەش وەربگرین کەواتە ئەمە کۆمەڵێک هەنگاوی ئەوێ کۆمەڵێک قۆناغی ئەوێ ڕەنگە ئێرادە هەیە بۆ ئەوەی کار بە ڕاستپاردەی راپۆرتەکانی دەستەی مافی مرۆڤ بکرێ بەڵام بە نەتیجە جاری وایە کاتی ئەوێ و جاری وایە لایەنی مادیش هاوکار نییە بۆ ئەوەی کە لە کاتی خۆیان ئەو ڕاستپاردەی ئێمە جێبەجێ بکرێ تاڤخان هەندێک جار لێر و لەوێ عنی گوێبستی ئەوە دەبین کە حتمما زۆر لەم باشتر دەزانی خۆت هەندێک جار یاسای باشمان هەیە قابلی ئەوەی جێبەجێ بکرێت بەڵام ئەڵێ عیبرێت لە جێبەجێکردنی هەر یاسایەک دەبێت لە ئەمری واقعی خەڵک نەتیجەکەی ببینێ بێگومان جێبەجێ دەکرێت یاساکانی ئێمە خۆی بەڕاستی ئێمە ئەو گرفتەمان هەیە بەڵێ ئەمە ئەو گرفتەمان هەیە بە تەکید ئێمە یاسای زۆر باشمان هەیە و ینی هێکێک لەو یاسانێک کە ئەتوانین بڵێن بە نمونەی زۆر باش لە ناوچەکەتوانین بڵێن ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە نمونە وەربگرین یاسای بەرەنگاربوونەوەی توندوتیژی خێزانیە یاسای ژمارە 8 ساڵی 2011 کە بە یەکێک لە یاسا هەرە باشەکان لە ناوچەکەدا ئەنرێ بەڵام کە بینە سەر ئەرزی واقع ئەمە تا ئەم یاسایە تا چەند جێبەجێ کراوە ئاستەنگەکان ناو یاساکە چین ئەو کەم و کورتیانەی کە لە ناو یاساکەدا چین بۆیە ئەمە ئەرکی پەرلەمانی کوردستانە لە پاڵ دەسەڵاتە تەشریعەکەی دەسەڵاتە ڕقابیەکەی خۆشی بەکاربێنێ هەتاوەکو چەند ئەم یاسایانە لە ناو دادگاکانی ئێمە کاری پێئەکرد و چۆن بەکارێت و ئاستەنگەکانی جێبەجێکردنی چین کەواتە مرۆڤ تا کوێ بۆی هەیە بە داداچوون بۆ جێبەجێکردنی یاساکان بکات ئێمە یاسا دەسەڵاتی تەواوی پێداوین بۆ ئەوەی بە دوواداچوون بۆ جێبەجێکردنی ئەو یاسایانە بدەین بەڵام ئەوەی کە ینی با بڵێن مافی یاخود دەسەڵاتی هەموارکردنەوەی یاساکە هەیە یاخود دەسەڵاتی دەرکردنی یاسای نوێی هەیە ئەو لەسەر ئەو فەراغە تەشریعیانێکە هەیە ئەمە پەرلەمانی کوردستانە دەستەی مافی مرۆڤ نییە بەڵێ باشە یەکێکی دیکە لەو خاڵانی کە ئەوکو کۆمنت هاتووم لە بەرنامەکە باسی ڕاگیراوان چاکسازیەکان ژینگە و ئەو مەکانیک ئەوانی تێدا ڕەنگە دا شوێنێکی دیکەم و ئەهلتر بۆ ئەوەی کە بۆ نمونە پێشەرگاریان بەرامبەر بکرێت لە ڕۆژی زیندانەکان ڕازین لە ماوەی ڕابردوو کۆمەڵێک تێبین و سەرنجە بوو لەسەر کۆی چاکسازیەکان لە هەرێم ڕەوشەکە چۆنە بەراورد بە ڕابردوو
ئێمە لە بەگرنگی وەرگرتنی دەستێ مافی مرۆڤ بۆ ئەو پرسە بەتایبەتیش کە یاساکە بە تەواوەتی و بە ڕوون و ئاشکرایی باسی ئەوەی کردووەکە دەستە و تیمەکانی دەستە بۆیان هەیە سەردانی سەرجەم بەندیخانەکانی هەرێمی کوردستان بکەن کاتێک کە ئەڵێن بەندیخانە هەڵبەتە بنکەکانی گشتن و گواستنەوە و هەروەها چاکسازیەکانی و بەندیخانەکانی ئاسایشیش ئەگرێتەوە و ئێمە ئێستا لە هەوڵی ئەوەدان کە بەندیخانە سەربازیەکانیش بەسەر بکەینەوە چونکە بە نەتیجە ئەو کەسانش کە لەوێن ڕاستە سەر بە هێزی سەربازین بەڵام بە نەتیجە ئەمانش هاوڵاتی ئەو هەرێمن و تاکێکن لەم کۆمەلگای ئێمە بۆیە ڕۆژی ڕاگیراون ئێمە کۆمەڵە کتێبینمان هەیە بەڕاستی تەواوکو ئێستاش لە زۆربەی زۆری شوێنەکاندا ئەشکەنجەدان هەیە یعنی لەبەر ئەوەی بەداخەوە ئەو پرۆسە تەکنەلۆژیا پێشکەوتووە نییە لە هەرێمی کوردستان هەتاوەکو بتوانین لە کاتی وەرگرتنی وتەی تاوان با بڵێن تۆمەتبارێکە یاخود خەڵکانی تر ئەو پێشکەوتنە تەکنۆلۆژیای نییە بۆیە ئەمە وای کردووە کە ئێمە بەتەنها و بەتەنها با بڵێن اعتیماد لەسەر دانپێدانان بکەین ئەمە وای کردووە کە کۆمەڵێک پێشەرکاری لەسەر مافی ڕاگیرا و لە قۆناغی لێکۆڵینەدا ڕۆ بدات کە بە نەتیجە ئەبێتە پێشەرکارێکی بەرچاوی مافەکانی لە کاتی ڕاگیراویدا بینە سەر چاکسازیەکان هەڵبەتە چاکسازیەکان هەوڵێکی باش هەبوو بۆ ئەوەی کە ئەمە بینای چاکسازی بۆ هەر سێ پارێزگای هەولێر و دهۆک و سلێمانی بکرێتەوە بەڵام لە ئێستادا ئەبینی کە بینای چاکسازی تەواوکو ئێستا لە پارێزگای هەڵەبجە نییە کەواتە ئەمە پێشەرکاریەکە دەرحەق بە هاوڵاتیانی ئەو ناوچەی لە سنووری پارێزگاکە کە ئەبێت هەر جارێک کە با بڵێن کەسێکیان لە پارێزگای سلێمانی لە ناو چاکسازیە کەسوکاری بێن لە هەڵەبجە بۆ سلێمانی سەردانی بکەن یاخود بە پێچەوانەوە کاتێک کە پێویستێک ئەبێ یاخود کاتێک پارێزەرێکی ئەبیان ئیجرائێکی ئیداری ئەبێ بە نەتیجە بگەڕێنە بۆ پارێزگاکە کە ئەمە بەڵێ ئێمە داوامان کردووە بەڕاستمی داوامان کردو لە وەزارەتی ناوخۆ هەم بنکەی گشتن و گواستنەوە لە سنووری پارێزگای هەڵەبجە بکرێتەوە و هەم دادگایتی هەڵچوونەوە بکرێتەوە محکەمی ئیستێناف کە تاوەکو ئێستا بوونی نییە و هەم بەڕێبەرایەتی چاکسازی کە ئەمە توانە بڵێم سێ دەستگای گرنگن کە خزمەت بە هاوڵاتیانی ناوچەکە ئەکەکەواتە چاکسازیەکان ئەم ئەوەکوتم ئەو سێ پارێزگای ئێستا سێ چاکسازیمان هەیە بەڵام بەڕاستی لە ڕووی بچووکی بیناکانەوە وای لێ کردوون کە کۆمەڵێک گرفت بۆ سزادراون دروست بێ بۆ نمونە ئێمە ئێستا پارێزگای هەولێر و پارێزگای سلێمانی کۆی بیناکە ڕەنگە بۆ 900 کەسەوە 1000 کەس دروستکرابێ بەڵام ئەبینی لەسەر 1500 کەسەوە لەیە کە ئەمە وای لێ ئەکا بە نەتیجە هەم پرۆسەی چاکسازی بخاتە ژێرپرسیارەوە و هەم ئەو هاوڵاتیانش کە لێن ئەو سزادراونش کە لێن بەڕاستی مافەکانیان پێشەر بکرێ لە ڕووی ئەوەی کە تا چەند پێداویستە مرۆیەکانیان پێ ئەگا و پێکەڵی کەیسەکان لە قاعەیەکدا لە ژوورێکدا بۆ خۆی ئەمەشەر جێگەیەکی باش بۆ زیادبوونی تاوانەکان خۆی پۆڵێن کراوە لەسەر بڵین ئەساسی خود لەسەر بنەمای مادە قانونیەکان بەڵام تاوەکو ئێساش ئەو پۆڵێنە بە شێوەی پێویست نییە بە شێوەی لە ئاستی تمۆحی ئێمە نییە وەکو دەستەی مافی مرۆڤ چونکە بەڕاستی پێویستە پۆڵێنەکە باشتر بە بەڵام وەکوتم بەهۆی بچۆکی بیناکە ئەمە وای کردووە کە هەندێک لە تاوانە قورسەکان و تاوانە سوکەکان بەڕاستی تێکەڵ بکرێن ئەمە لە زۆربەی زۆری شوێنەکانی هەرێمی کوردستان ئێمە تێبینیمان کردو و لایەنی پەیوەندیاریشمان لێ ئاگادار کردوێتەوە دوای ئەوە بەڕاستی ئەو بوونی نەخۆشی لەناو چاکسازیەکان بە شێوەیەکی گشتی و نەگونجاوی بنکەکانی تەندروستی لە ناو چاکسازیەکان وای کردووە نەبوونی پێداویستی پزیشکی نەبوونی دکتۆرەکان بەتایبەتیش دکتۆری پێسکە لە ئێستا دەکۆم یانێک جۆرە نەخۆشێک بڵاو بۆ تۆ لە ناو زادراوان کە ئەمە بەڕاستی جێگەی مەترسی و پێویستە وەزارەتی تەندروستی زیاتر خەمی لێ بخوا و زیاتر پزیشکی پسپۆریان بۆ دابنێ هەتاوەکو کە چارەسەری گونجاو بۆ سزادراوان هەیە بۆ لێبوردنی گشتی کە چەند ساڵێکە لە هەرێم ئەم بابەتە نییە ئێستا زیندانێکی زۆر چاوەڕی لێبوردنی گشتیەکە بە تاوانی جۆراوجۆر حکم درا و سزادراون خۆی دەبێت ئەم لێبوردنە لە چەندێک بۆ چنێک ینی دەربکرێت ماوەکەی دەبێت چنێک بێت ئەمە یاسابەرکارەکان بەڵێ هیچ کاتێکی بۆ دیاری نەکراوە بەڵکو لەسەر ئەساسی پێویستی چاکسازیەکان ئەم داوای ئاڕاستی پەرلەمانی کوردستان ئەکرێت لەبەرەوەی لێبوردنی گشتی پێویستی بە یاسایە بۆیە ئەمە ئەرک و دەسەڵاتی پەرلەمانی کوردستانە و لە کاتی ئەوەی کە پرۆژە یاسایەک هەبوو لە پەرلەمانی کوردستان و ویستیان خوێندنەوەی بۆ بکرێت
بکرێ ئەلبەتە ئەو کاتە دەسەی سەر بەخۆی مافی مرۆڤش تێبینی خۆی هەیە لەسەر یاساکە و سەرنجەکانی خۆی ئەدا بە لیژنەی مافی مرۆڤ لە پەرلەمان و هەروە لیژنەی یاسایی بەڵام لە ئێستادا بابەتێک بۆ مناقەشە و گفتوگۆ تا ئێستا هیچ بابەتێکی ئەوە ئێمە بە نافەرمی ئاگادارین بەڵام بە فەرمی بە هیچ شێوەیەک ئاگادار نەکرێنێتەوە کە پرۆژێکی لەو شێوە هەبێ لە ناو پەرلەمانی کوردستان تا ئێستا ئێمە بە فەرمی ئاگادار نەکرێنێتەوە بەڵام بە شێوەی نافەرمی ئاگادارین کە پرۆژێکی لەو شێوە هەیە بابەتێکی لەم شێوەی وروژێنرا بۆچوونی دەستەی مافی مرۆڤ چیە لەسەر ئەم بابەتە وای بەتەکید ئێمە ئەو کاتە ڕەوڕەوەی چاکسازی خێراتر دەکات ئەمە دوولایەنەیە یعنی یەک لەوانەیە کۆمەڵێک سزادرا و سوودمند بن لە ناوەڕۆکی یاساکە ڕەنگە ئەمە ئێستا ئەو بارگرانی و قەرەباڵخی کە لە ناو چاکسازیەکاندا هەیە کەمی بکاتەوە بەڵام بە نەتیجە ئێمە ئەبێ ئەوەش لەبەر چاو بگرین کە ئەو جوهدەی کە بۆ نمونە پۆلیس ئەنجامی ئەدا دادوەری لێکۆڵینەوە ئەنجامی ئەدا لێکۆڵەرەوەی دادی ئەنجامی ئەدا دادگاکان بە شێوەیەکی گشتی و هەروە ئەو حرەسیات و ئەو ئەرکانی کە وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی ئەنجامی ئەدا ئەبێ نابێ جودی ئەوانیش لەبەر چاو نەگیرێت چونکە ئەوان لەگەڵ پرۆسەکە هیلاک ئەبن تاوەکو کەسێک بە سزای خۆیەگا ئێمە ئەگەر بین بە قەرارێکی عەفو ئەم کەسە ئازاد بکەین ئەو جودەی ئەوان لە ڕووی مادی و لە ڕووی معنەوە بەڕاستی ئەتوانم بڵێن بە هەدەری ئەدەین کەواتە ئەبێ ئێمە ڕەچاوی هەردوو لا بکەین هەم جودی ئەوان بە بەلاژ نەڕوا و هەم کارێکی واش بکەین ئەو کەسانەی کە تاوانەکانیان سووکە سوودمەند بن لە یاساکە بەڵام تا ئێستا ئێمە وەکوتمان کاتی بۆ دیاری نەکراوە ئەمە پرۆسەیە کە پەرلەمانی کوردستان دایانێ ینی دەرەوت زۆر بینیوە بەشداری یاری کۆبوونەوەکانی مافی مرۆڤ لە وڵاتانی دەرەوە بەڵێ ئەم بابەتی لێبوردنی گشتی وڵاتانی پێشکەوتوو چۆن مامەڵی لەگەڵا دەکرێت جیاوازەکە لەگەڵ ئێرەدا چییە؟ بەڵێ خۆی تانەداوای ینی بوون ئەزمموی وڵاتانە گوازنەوە بۆ ئێرە خۆی بەتەکید ئەو یاسانێکە لەلایەن پەرلەمانی کوردستان و دەرەچێ ئەمە توانم بڵێم ئەزمونێکە لە وڵاتانی ترەوە وەرگیراوە چونکە بابەتی لێبوردنی گشتی ئەتوانم بڵێن بەشێکی کەمە لە پرۆسەی چاکسازی و هەوڵێکە بۆ ئەوەی کە وەکوتم ئەو قەرەباڵغی و ئەو ژمارە زۆری سزادراون لە ناو چاکسازیەکاندا نەمێنێ بەڵام بە نەتیجە ئێمە لایەنی معنی نین بۆ ئەوەی کە یاساکە دەرکەین هەتاوەکو بتوانین بە شێوەیەکی دەقا و دەق ئەزمموی وڵاتان بگوازینەوە بۆ ناو پرۆژە یاساکە ئەمە ئەرکی پەرلەمانی کوردستان بێگومان بەڵام ئەبێ سەرنج و تێبینەکانی ئێمە لەسەر ئەو درافتە ئەبێ کە پەرلەمانی کوردستان ئامادەی ئەکات و تا چەند ئەوان قەنەعەتیان هەیە بۆ ئەوەی کە یاسایەکی لەو شێوەیە دەربچێت بەڵام هەوڵەکانی دەستەی مافی مرۆڤ بۆ بەڕاستی وەرگرتنی لێبوردنی تایبەت بەتایبەتش ئەو کەسانی کە فعلەن بەپێی دۆکیومنتە یاساییەکان و پزیشکیەکان حەقی ئەوان هەیە کە مەشمول بن بە لێبوردنی تایبەت ئێمە بە هەماهەنگی لەگەڵ فەرمانگەی یاسایی سەرۆکایەتی هەرێمی کوردستان و لیژنە تایبەتمەندە پزیشکیەکان لە وەزارەتی تەندروستی لەسەر خاتین و لەگەڵ داواکاری گشتی بۆ ئەوەی کە بتوانێت ئەو کەسانی کە فعلەن حەقیان هەیە کە لێبوردنی تایبەت بیانگرێتەوە ئێمە کەم تەرخەمیمان نەکەین. لەمایە خولەکە وەڵامەکەم دەوێت دەگەر بارک نەبێت پلانی داهاتووی دەستەی مافی مرۆڤ چییە لەسەر کۆی ئاستەکان دەتانوێت چی بکەن؟ بەڵێ ئێمە ئەوەی کە لە ئێستادا وەکو بەرنامەی کاری دەستەی سەر بەخۆی مافی مرۆڤ کە کاری لەسەرەکەین ئەوەیە کە ئێمە استراتیجێتێکی نیشتیمانی گشتگیرمان هەبێ بۆ باشترکردنی ڕۆژی مافەکانی مرۆڤ لەسەر ئاستی هەموو دەسەڵاتەکانی هەرێمی کوردستان و ئەمانە کە حکوومەتی هەرێمی کوردستان خاوەنی ئەم استراتیجێتە بێ هەتا وەکو دەستەی مافی مرۆڤیش بتوانێت وەکو دەستگایەکی چاودێر کار لەسەر جێبەجێکردنی ناوەڕۆکی ئەم استراتیجێت و سیاسەتی حکوومەتی هەرێمی کوردستان ئەم استراتیجە دەکاتە ئاستێک هاوڵاتێک بە بێتاوان نەگیرێت بۆ ساڵێک لە ژوورێکدا بیڵێدرێ و محکەمە نەکرێت ئەم استراتیجێتە تا ئێستا ئەمە بەداخەوە دیارە کاتەکەکەم وگەم باسی ئەو خاڵش بکەم بەڵام ئەم استراتیجێتە گشتگیرە و ئەتوانم بڵێم داخلی هەموو ئەو سێکتەرانە ئەبێت کە لە هەرێمی کوردستان پێشەکاری تێدا ئەنجام ئەدرێت و دەستەی سەربەخۆی مافی مرۆڤ وەکو پێشەرکاری لە لای خۆی تۆماری کردووە. تاکو عومەر بەڕێوەبەری گشتی لە دەستەی مافی مرۆڤی هەرێمی کوردستان سپاس بۆ ئەم دەرفەتە دووبارە بەخێر بێت. سپاس بۆ ئێوەش سەرکەوتوو. بینەرانی بەڕێز و خۆشەویست ساتەوەرێکی دیکە بەرنامێکی دیکە هەر شاد